لەگەڵ بەڕێز مزەفەر کەرخی پسپۆڕی یاسایی لە بەغداوە گفتوگۆ دەکەم. بەڕێز مزەفەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24. یعنی کێشە زۆر لە عێراقدا بۆ نمونە ئاوارەبوونی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەندێک ناوچە، چۆڵبوون و وێرانبوونی هەندێک لە گوند و ناوچەکان بەهۆی داعشەوە و ئێستا گروپە چەکدارەکان. عێراق دەتوانێت ئەم سەرژمێریە بە شێوەیەکی یەکسان لە تەواوی عێراقدا ئەنجام بدات؟ نعم. مساء الخير عليكم وعلى والله واري وبينيراني كردستان 24 باش بێت زۆر سپاس. بەر لە هەموو شتێک بەر لەوەی باسی ئەو کێشانە بکەین کە لە دەوروبەری سەرژمێری دەخولێنەوە دەبێت ئەومان لەبەرچاو بێت کە سەرژمێری چەند لایەنێکی زۆر ئەرێنی هەیە. ئێمە بەر لە هەموو شتێک لەگەڵ ئەوە داین کە سەرژمێری دەبێتە بنەمایەکی ڕاستەقینە بۆ داهاتووی عێراق، چونکە ئەگەر ئامار و سەرژمێریەکی ڕاستەقینەمان لەبەردەستدا بێت کە نزیکەی 27 ساڵە وڵات پشتگوێی خستووە، دەتوانین کارێکی گرنگ بکەین. وەکو دەزانن دوا سەرژمێری ساڵی 1997 ئەنجام درراوە کە ئەویش هەرێمی کوردستانی نەگرتوێتەوە و ژمارەی هاوڵاتیانی عێراق لەو ساڵەدا 22 ملیۆن کەس بووە. ئێمە کاتێک باسی ئەم سەرژمێری ئەمڕۆ دەکەین دەبێت ئەوە بزانین دەبواە ئەم سەرژمێری ساڵی 2006 و 7 کرابووە. هۆکاری دواخستنی بۆ بارودۆخی ئەمنی ئەو کات دەگەڕێتەوە کە 10 ساڵ دواخرا بۆ ساڵی 2000 بارودۆخەکە گونجاوە بۆ ئەنجامدانی سەرژمێری لە عێراق. ئێستا بارودۆخەکە تەواو گونجاوە، دەتوانین بڵین بارودۆخەکە لە هەر کاتێکی دیکە نایابترە. سەقامگیری ئەمنیمان هەیە، هەندێک کێشە هەیە، هەندێک لایەن لێی دەترسن، بەڵام وەزارەتی پلاندانانی عێراق جەختی لەوە کردوێتەوە سەرژمێری لە کاتی خۆی ئەنجام دەدرێت، 100% سەرکەوتوو دەبێت. هەرچەندە ترسێکیش هەیە لە هەرێمی کوردستان و لە هەندێک ناوچەی خۆراوای عێراق، بەڵام ئێمە هەموو لایەنەکان لەگەڵ ئەم سەرژمێریەداین لەبەرەوەی سوودێکی زۆری بۆ ناوچە و ڕۆڵەکانمان دەبێت سەرژمێریەکی گشتە بۆ عراقی و عراقیەکان. ئەم سەرژمێری باشە، ئەمە دروستە، منیش لەگەڵتم بەڕێز مزەفەر، بەڵام ئەی بۆ ئەو ناوچانەی کە دانیشتوانەکەی لەوێنین ئاوارە بوون، گروپە چەکدارەکان ناهێڵن بگەڕێنەوە، جورفە سەخرمان بە نمونە هێناوەتەوە، ئەی ئەمانە زیانمەند نابن لەم سەرژمێریە؟ بابەتەکە بەم شێوەیە وەزارەتی پلاندانان لە سەرزاری بەڕێز عەبدوزەهرە هینداوی گوتەبێژ دڵنیاییان لەوە داوە کە لە سەرژمێریدا بەڕگەیەک هەیە لە نێو پرسیارەکاندا باس لەوە دەکات کە ئەو کەسە لەکوێدا دەنیشێت ئێستا و پێشتر خەڵکی کوێ بووە، جاچێ لە کەمپەکان بێت لە ناوچەیەکی دیکە بێت، ئەو شوێنە دەنووسرێت و لە هەمان کاتدا ئەگەر پشتگیری نیشتەجێبوونی هەبێت دەکرێت دەری بخاتووە شوێنی نیشتەجێبوونی ڕەسەنی پشتڕاش بکاتەوە. ئەم قسەیە لە سەرزاری گوتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق کراوە، دەکرێت ئەم بابەتە چارەسەر بکرێت، ڕەنگە 90% ئەم کێشانە چارەسەر بکرێن. وەزارەتی پلاندانانی عێراق لایەنەکانی دڵنیا کردێتەوە کە هەموو شتێک باش دەبێت و ئێمەشی وەخوازی. یعنی عێراق چۆن دەتوانێت ئەوە بکە؟ ئایا خەڵکی ڕەسەنی ئەو ناوچانە دەتوانن بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان؟ گروپە چەکدارەکان بۆ نمونە لە جورفە سەخر ڕێگە دەدەن، لە شنگال کە گروپی غیر عێراقی لەوێن ڕێگە دەدەن کە دانیشتوانەکەیان بگەڕێنەوە و ناوچانە تا لە سەرژمێری بەشداری بکەن؟ بابەتەکە بۆ ئەوەی ڕوونتر بێت سەرژمێری پەیوەستە بە عێراقیەکان لە هەر شوێنێک بن، واتە ئەوانەی کە خەڵکی جۆرف سەخرن یاخود لە شنگال یاخود ناوچەکانی دیکە کە ئاوارە کراون هەمویان بەشێک دەبن لە سەرژمێری عێراقی، نێویان تۆمار دەکرێت، ناونیشانە کۆنەکانیان واتە کۆن و نوێ هەردووکیان لە سەرژمێری تۆمار دەکەن. پێشتر نیشتەجێی کوێ بوون، ئێستا نیشتەجێی کوێن، کەواتە ئەمە وەکو
ژماردنێکی گشتی بۆ هەموو عراقیەکان وایە بابەتێکی زۆر گرنگ هەیە ئەومان لە بەرچاو بێت وەکو چۆن لە هەرێمی کوردستان ترسێ لەوەی دادپەروەر بە یاخود دادپەروەرە لەبێت دەبێت سەیری لایەنە ئەرێنیەکانیش بکەین بە نمونە لە هەرێمی کوردستان لە سەرژمێریدا سەدا 12.67 بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە بەڵام ئەگەر بێت و ژمارەی هاوڵاتیان هەرێمی کوردستان زۆرتر بێت دەبێت دابەشکردنی سامانە سروشتەکانیش بۆ هەرێمی کوردستان وە بودجە و سامانەکان زیاتر بێت کەواتە هەموو ئەو ژمارانەی لە بەردەستمانن ژمارەی مەزندەین دوای ئەم سەرژمێریە ئێمە دەتوانین بە شێوازێکی فراوانتر دادپەروەرتر بە گوێرەی ژمارەی دانیشتوانی ناوچەکان بە هەرێمی کوردستانیشەوە. زۆر سپاس دەکەم بەڕێز مزەفەر کەرخی پسپۆڕی یاسایی لە بەغزاوە میوانی کوردستان 24 بووی دەست خۆش.